بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. خۆشەویستە، من شارام ئەمانەتی بە بەرنامەیەکی تازەوە کە هەروە خۆتان متوەجی بوون بە ناو تەندروستی لە تلویزیۆنی کۆمەڵە هەفتەیەک یەک جار تین خزمەتتان و ئەوین بە میوانی ماڵەکانتان. خۆشەویستان، ئەوەی کە ئەڵێم ئەو بەرنامەیەکی تازەیە دیارە لەسەر مەوزوعاتی تەندروستی و سەڵامەتی و نەخۆشی پێشتریش لە تلویزیۆنی کۆمەڵە ئێمە بابەتگەرێکمان بوو بۆ بەرنامەگەرێک پەخشەوکراوە. بەڵام جیاوازیکی کە هەست ئەم بەرنامە لەگەڵ بەرنامەکانی قەبلیە ئەوەسە کە لە حاڵەتگەرێکی ناگەهانی و کتوپەڕە کە مەسائلێ پێشەهات تلویزیۆنی کۆمەڵە ئەو مەسائلیە تاوتوێ کرد، وەکو ئاخرین نمونەی ئەو پەتا ئەو نەخۆشی ڤیرۆسی کۆرۆنا بوو کە هاتوو و لە چەندین بەرنامە تلویزیۆنی کۆمەڵە لەسەر ئەو مەسئلە چە لە بواری ئیجتیماعیەکەی و چە لە بواری تەندروستیەکەی و لەگەڵ عازیزانێک بەرنامەگەرێکی تەهیە کرد و بڵاوی کردەوە، یا لەسەر سڵامەتی محیط کار و یا نەخۆشینگەرێکە لە محیط کار و پێشتێ بۆ کاریگەران و ئەو کەسانی لە شوێنگەر کارن و لە معرەزی خەتەرە هەن، ئەوانە بەرنامەگەرێ بووگە. ئەگەر جیاوازیکیش کە هەیە ئەڵێم بەرنامەیەکی تازەیە، بەرنامەکە وەکو ئەوەیە کە ئەم جارە شێوە تازەبوونەکەی بە پێی زەنجیروار ئەڕواتە بەرەو ئەروواکە عەرز خەمەتتانم کرد هەفتەیەک یەک جار ئێمە میوانی ئێوەین و بەم بەرنامە و لە خزمەتتان. هەروەکە لە ناوی بەرنامەکە دیارە ئەم بەرنامە زۆربەی بابەتەکان و مەوزوعاتی لەسەر تەندروستی و سڵامەتیە. ئەو تەندروستی و سڵامەتیشە خۆی شامەڵ مەوزوعاتی فراوانترە بێت کە ئێمە ئەچینە سەر باسەکانی. دیارە ئەگەر ئەم هەوڵی ئێمە خۆم و هاوکارانم ئەوەیە کە لەم زنجیرە بەرنامانە کە بە ناوی تەندروستی و هەفتەی یەک جار بڵاوێتەوە توا و حەوزەکانی کە ئێمە سعیەکەین لەسەری قسەکەین ئەوێتە ئەو بابەتانەی کە لە دایرەی یا مەبحەسی تەندروستی و سڵامەتیە جێگایانە بێتەوە، کە من ئەتوانم ئشارەی کەم کە ئەم بابەتانە شامڵ چه مەوزوعاتێکەوەن. ئەتوانێت شامڵی هەر تەندروستی خۆی بێت و بەرگریکردن و چۆنیەتی ڕاگررتنی سڵامەتیە و ڕاگررتنی سڵامەتی بە چه هەدەفێ بەو هەدەفەی کە بەرەو ژیانێکی باش و تەندروست چوونە، یانێ هەدەفێک کە ئێمە لەم بەرنامە تەعقیبیەکەین ئەوەیە کە شێوەکانی خۆ تەندروست ڕاگرتن، خۆ سڵامەت ڕاگرتن و ڕێپێوان بەرەو ژیانێکی تەندروست و پڕ لە سڵامەتی ئەوە یەکێک لە هەدەفەکانی ئەم بەرنامەیەسا و هەروەکو ئەو شعارە یا ئەو دروشمە کە بیستومانە کە بەرگریکردن زۆر سادەتر و هەرزانترە لە دەرمان و لە ئەوەی کە تووشی نەخۆشین بی. لە ڕاستیدا نەخۆشیەکان و چۆنیەتی خۆپاراستن لیان ئەوەیشە ئەتوانێت بەشێکی تر لە ئەم بەرنامەمانەسە، بەڵام بۆ ئەوەی کە شتەکان ئەوەسە کە هەدەف ئێمە ئەوە بێ کە ئیطلاع ڕەسانی بکەین، شاید ئەگەر مەسەڵەن لەسەر بەحسێ نەخۆشینێک یا مەرەزی کە ئێمە ئەچینە ناو بابەتەکان ئەو پرۆسەی کە علمیە و ئەو پرۆسەی ئاکادمیکیە ئێمە لێرە باسی نەکەین، هەرچەند ئشاراتێکی شەکەین کە بە فەرز ڕێگەگەر انتقالی چۆنە چۆن خۆمانی لێ پارێزین، بەڵام ئەوەی کە مەسەڵەن بین یەک بە یەکی ئاکادمیکی ئەم نەخۆشینە چۆنە، عەلایەمەکانی چۆنە، دەرمانەکانی چۆنە، ئەوە وتم ئێمە ئشارێکی پێەکەین، بەڵام ئەوەی کە وەکو ئاکادمیک بچینە ناو ئەو وردە کاریگەرە ئەوە تقریبەن ئەو حاڵەتێ نییە، فقط شێوەی ئاگاهیدانە و ئەو هیوامان ئەوەیە کە ئەو ئاگاهیانە بێتە بە سەبەبی ئەوەی کە
بەو شێوەیە پتانی خۆمان لە تووشبوون بە نەخۆشینەکان بپارێزین. لە بابەتەکانی تر کە ئەتوانین هەر لەم بەرنامەیە ئەتوانی شامڵی بێت، بەحسی ژینگە و محیتی زیستە. واقعیت ئەوەیە کە ئێوە ئەگەر ئەخبار تاقیب بکەن مەسایلی کە ئیسە لە ئێکۆلۆژی تەبیعەتە وجودات کە جنگڵەکان کەمەونە و یەخەکان منتەقەی شماڵ ئەتوێنەوە، هەمووی ئەوانە لەسەر سڵامەتی و لەسەر ئەو گۆی زەوینە کە ئێمە هاینە ناویە تەئسیراتی خۆی هەیە و سعیەکەین ئەوەی کە تەئسیرێکی متقابڵ هەم لە بین ئینسان و هەم لە بین محیت زیستە هەیە. دیارە ئەگەر ئەو حاڵەت ڕەفاقەتیش ئەگەر وەکو حاڵەتێکی ڕەفاقەتی کە بووگە لە بینیانە، دیارە شرکەتگەر و کارخانەگەر گەورە عامڵی ئەوەنە کە ئەو حاڵەت تعادڵ و تەوازنش شێواوە بە یەکە. بەڵام هەر تاکە بە تاکەیەکی ئینسان لە کۆمەلگا خۆی ئەتوانێت نەخشێکی بێ بۆ ئەو ژینگەی خۆیە. من ئەگەر بێم مثاڵێک بێرمە و ماوەیەک لەمەوە پێش لە چەند شارێک لە کوردستانە ئەوە بوو ئاوی لولەکشی و ئەو ئاوە کە عنوان ئاو خواردن و ئاشامیدنی ئەهاتە ناو ماڵەکان، ئەو ئاوە حاڵەتێکی لە کۆنتڕۆڵ دەرچووی بوو، یانێ بە هیچ شێوەیەک نە تەسویە ئەکریا نە قابلی خواردن نەبوو، حتا بووەکەیشی بە حەدێ عەزیەت و ئازاریەدا کە قابلی شرب نەبوو، قابل ئەوەی کە بینۆشی نەبوو. ئەوەیە کە خەڵکێکی زۆر ڕوویان کردە دەرەوەی شارەکان و لە ئەو کانیاوانە کە لە دەر و دەشت و کێوەکانە بوو لەوانە ئاویان جەمە کردەوە، ئاویانە هاوردە بۆ ناو ماڵەکانیان بۆ ئەوەی ئاوە کە بیخۆنەوە. بەڵام هەر لەو ماوە ئەماندی ئەو ئینسانگەرەی کە ئەو ئەچن لەو کانیاوگەرە ئەو ئاوە هەڵەگرن بۆ خواردنێ، متەئەسفانە ئەو محیت کانیاوە بە ئەشقاڕ ڕشتن و بە کۆنتڕۆڵ نەکردن و حتا ئەوەی کە دوای ئەوە ئاوەکەیان بەرداشت کرد بە هەر شێوەیەک بوو ئەو منتەقە کەمێ پاکەوکەنە چەک سەدحی ناو کانیاوەکە، ئەو سەدح کە لەبان ئەو سەنگڕیزە و ئەو ڕێخوچتە و خەریگەتێت چە دەوروبەرەکەیشی ئەوە مەسەڵەن چە تەئسیراتێکی هەیە، چە تەئسیراتێکی خراپی هەیە. ئەگەر ئەوەیشە ئەو منتەقەیشە بەفەرزە و ئاوگەریشە ئالوودە بێت، ئێتر ئەو جامعە بەرەو پەنابوات. یا ئەوەی کە جەنگەڵەکان ئێمە هەرچەند ئەزانین کە جەنگەڵەکان بێ تەدبیریگەرێک و بێ بەرنامەیگەری لە تەرەف مەسئولینی دەوڵەتیە بەکارە برگێ، بەڵام ئەوە لایک لە قەزیەکەس پاراستنی جەنگەڵەکان بە چه هەدەفێکە ئەوسە جاروبار ئاگریان تێبەرە درگێت، ئەو ئاگرگەرە تەئسیراتی ئەو جەنگەڵگەرە بە فەرز ئەگەر ئێمە حەساوکەین لەسەر نەخۆشینگەر هەناسە و ئەسڵ پاکردن محیت زیست، دار و جەنگەڵ تەئسیری خۆی هەیە. و یەک شت هەست کە شاید زۆر لای لە کۆمەڵی خۆمانە زۆر ئەوەی گرنگی پێ نەدەین، ئەوەی کە شاید ئەو مەقتع زەمانیە کە منێ نەوعی هام لە ناوی و ئەژیم، بەس بۆ من هەر ئەوە مهم بێت بیر لەوە ناکەمەوە کە نەسڵگەری داهاتووی شتێن و ئەوانیش ئەنازێ من ئەو حەقیانە هەیە کە بەهرە بوون لەو محیتە، ئەو حەقیانە هەیە کە محیتێکی زیست، هەوایەکی پاک و ساف و سڵامەتی شامڵ ئەوانە بێت. ئەگەر ئەو ئیحساس مەسئولیەتە نسبەت بە نەسڵگەری کە لە ئایندە تێن، ئێمە ئەو ئیحساسی مەسئولیەتمانە بێ نسبەت بەوانیش و لە قباڵی محیتی زیستی خۆمانە کە حتمەنە شامڵ چه مەواردێکەوێت وردەکاریەکانی حتمەنە لە بەرنامەکانی داهاتوومانە بەحسی دیەکەین، ئەوە دانێ لە تەئسیراتی کە چاوی لەسەر سڵامەتی ئەوە شامڵ بەرنامەکانی ماوی. لەم بەحسکەر و مەوزوعاتی کە تریش کە ئەتوانێت شامڵی ئەو ئەم بەرنامەی ئێمە بێت و کە پێشکەش ئێوەی بکەین، تەغزیە و
یارمەتیدانی یعنی تەغزیەت چۆنیەتی یارمەتیدانی بە سیستم بەرگری لەشە وەکو ڤیتامینەکان کە لە چ قازانجییان هەیە بۆ بەدەن ئەو مەواد معدنیە کە ئەبێ ڕۆژانە مەسرەفیکەین سعیشمان ئەوەسە کە لە ئەو مەوادی غەزاییە کە ڕایج و شێوەی دروست مەسرفکردنەکانیان ئێمە ئەوانە بەحسی لێو بکەین هەروە لەم بەرنامەی ئێمە مۆزوعێک تریش کە شاید ئەمایتر تازگی بێت و ئەوانە هەوڵی خۆم و هاوکارانم ئەوەیە کە تازەکانی علم و زانست چ لە زەمینەی تەندروستی یا پزیشکی یا لە سایە ڕشتەگەر علمیە کە بە شێوەی ڕەبتی بێ بە شێوەی زندگی و سڵامەتی ئینسانەکان و مرۆڤەکان ئەوەیشە شامل ئەم بەرنامە ئەبێت و حتمەنیش ئێمە لەسەری قساکەین دیارە ئەوەی کە ئەو بەحسە شاید بەحسێکی تازە بێ ئەوەیە کە پێشرەفتی علمی پزیشکی نەتیجەی زەحمەت ئینسانگەرێک بووە کە تواوی ژیانی خۆیان تەرخان کردووە بە ئەوەی کە بە شوێن عیلەتەکانە گەڕاون یعنی ئەوەی کە زانستی پزیشکی و تەندروستی و علمی تەندروستیان لەژێر چنگی پیاوانی ئاینی و ئاینە دەرهێناوە ئەوان خۆیان سەختترین عەزابەکانیان چێش تا ئیسپاتی بکەن کە نەخۆشی مەرەز ڕێگا حەلی هەیە و نەخۆشی و مەرەز پێچەوانەی ئەوەی کە ئەو کەسانەی کە قەبلەن ئەیانوت و کاری ئەوانیش نەبوون ئەیانوت ئەگەر کەسی نەخۆش کەفێ عەزابێکە لەم دنیا کە بار عەزابەکانتی لە شوێنێکی ترە سۆکە و بێتەوە یا ئەوەی کە جن و یا ئەرواح و ئەمانەیە کە چووگە ناو ئەو لە شەو بە شێوەگەرێکی مختلفە و هەوڵیانەدا کە ئەو جن و ئەرواحی خەبیسە لە ئەو لەش ئینسانە کە بە زەجردانێکی دووبارە بوو دەریکەن علم لەگەڵ ئەوانە هاتە بەرەو دیارە ئەو دانیشە علمیە کە ئەمڕۆ ئەو سەختیە کە پێشتر کێشاویانە نییە ئەویش بە هەوڵ و تەقالا و تەلاشێکی فرە بوو گە منیش ئەوازانم یەکدانە محقق لە ئازمایشگایکە ئەتوانێت بە ڕاحەتی بە ئاسانی پێش بە شۆن شتەکانە بگەڕێ بەڵام ئەوە پێشتر وا نەبووگە حتا ئەو کەسانی کە بە شۆن ئەو زانستە بووگەن شکنجە دریاگەن تاقیب خەراگریانن و حتا ئاگریان تێبەرداون سوزاندویانیانە بۆ ئەوەی کە مەسەڵەن بە شۆن شتێکە گەڕیاگن مەجبور بوون بە فەرزێژمانە واقعیەتگەرێکەکە یا خۆیان چووگن یا کەسانی گەندیگە کە بۆ پوڵ ئەو کارگەراکەن سینەی قەورستانەکانیان هەڵدڕیگە جنازەکانیان هاوەرگە دەرەوە تاقیقیان کردگە ئەوەیەکە بۆ ڕێزلێنان بۆ زەحمەتگەرە کە ئەو ئینسانگەرە ئەیکێشن و ڕۆژ و شەو و تەفرێح و ئەو شتانە لە خۆیان تێکەدەن بۆ ئەوەی کە ئەو زانستی بەشەری بوونە سەرە و وەکو ڕێزلێران لەوانیش ئەوە شامڵێک بەشێک لە بەرنامەکانمانە بێت و ئەوەیشمان لە نەزەرە بێت کە هەوڵ و تێکوشانی ئەو ئینسانگەرە بۆ تەیفێکی خاص لە بەشەریەتنەوەگە بۆ هەموو ئینسانەکان بووگە بێ جیاوازی بێ ئەوەی کە لە چە سەطحێکی اقتصادی هەن لە چە سەطحێکی معیشەتی و کۆمەڵایەتی و چەند نژادێکە هەن ئەوەسە کە ئەو علم و زانستە هی هەمووانە هین عدەی خاص نییە هەروە لە ئەم بەرنامانە ئەتوانین بە ئەوەی ئشارەکەم کە بەرنامەکە فقط ئەوە نابێت کە یەکتەرەفەی بێت من وەکو متەکلم الوحدە هەمیشە لێرە حتمەنە سعی و تەلاش و کۆششمان ئەوەسە کە میوانگەرێک کە تەخەسوسگەر خۆیان هەست و متخەسسن لە ئەو بازی ڕشتەگەرە حتمەنە داوەتیان لێکەین و ئەو مەسائل مەترەحی ڕۆژە و ئەو شتانی کە زۆر مهمە ئێمە میێمانی بەرنامەکانمانە لە مەیانی دابنین دیارە بابەتەکان ئەتوانێت لە زۆر شت بێ هەم لەسەر نەخۆشیەکان بێت
کە و نەخۆشیگەرە تانێت نەخۆشیگەرێکی جسمی بێ ڕەوانی بێت اجتماعیە کۆمەڵایەتی بێت دیارە من چەند لەحزەیتر لەسەر ئەم سێ بەحسە ئەچمە سەر مەوزوعەکان یان تانێت لەسەر مناڵان بێت چە شێوەی ڕشت و پەروەرش یان چە ئەو نەخۆشیگەرە کە بتانین چۆن بەرگریان لێکەین چۆن محافزت کەین لە سڵامەتی مناڵان یا پێچەوانەکەیشی بە ساڵاتچوان و ساڵمەندان ئەوانیشە ئەتوانێت جز ئەو بەرنامەگەرە بێ یا بابەتگەرێکی تریش کە هەر لە حوزەی تەندروستی و سڵامەتی هەیە ئێمە ئەتوانین میوانەکان بێرین و ئەو پرسیار و سوالات و شتە خۆمان دەگیانە مەترەحکەین وەکو مۆردی تریشکە لەسەر مەوزوعاتی بەرنامەکە هەیە شێوەی پەیوەندیە یانی پەیوەندیگرتن ئێوە بینەرانی خۆشەویست لەگەڵ بەرنامەی تەندروستی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەوڵی ئێمە ئەوەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بتوانین لە نەزەرات پیشنەهادات انتقادات پرسیارەکانی ئێوە بەرخوردار بین کە ئەو ڕێگای ارتباتیە ئەتوانێت چە شێوە ئیسر بەش ئەو تۆڕە کۆمەڵایەتی و شەبەکەگەر اجتماعیە تقریبا بەربڵاوە ئەتوانین پەیامەکانتان هەم بە شێوەی نووسین یا بە شێوەی دەنگ بۆمان بنێنە حتممەە لە بەرنمەکانی داهاتووە ئەو هەم سایەکەین ئیمەیلێکی بێ بەرنمەکەمان هەم ئەوەی کە ژمارە تەلەفۆنێکی بێت کە بتوانن لە طریقی واتساپ و ئیمۆ ئەو باقی تەنزیماتەکان تر ئێوە پەیامەکان خۆتانمان بۆ بنێرن و حتممە ئێمەش کەڵکەگرین لەو پەیام و نەزەرات و انتقاداتی کە ئێوە هەتانە لەسەر ئەو بەرنامانە و حتممە کەڵکیشیان یەکدین و ئەوە هەوڵمانەوەسە لە بەرنمەکانی داهاتووە ئەو ڕێگە ارتباتی گەرمانە بۆتان ئیعلام بکەین دیارە ئەوە شاید بابەتگەرێکی تر مەوزوعاتێکی تریش هەر بێتە ناو بەرنامەی تەندروستی بەڵام ئەوەی کە تا ئەم جێگەیە بەم بەرنامە و ڕەبتی بوو من ئەرزی خەمەتانم کرد ئەگەر لە یەکەم بەشی ئەم بەرنامەمانە و کە وەکو سەرەتایەک دەسی پێکەین هەروواکە لە عنوانەکەی دیارە تەندروستیە بەرنامەکە دیارە تەندروستی یا سڵامەتی معنیەکی خاصی خۆی هەست ئەوەی کە یەک نەفەر بێژێ من نەخۆش نیم پس سڵامەتم پس تەندروستم واقعاً معنیەکەیشی ئەوەسە معنیەکی خاصی بۆ نەکریاگات بۆ تعریف نەکریاگە وەکو ئاخرین شتێکە هەیە سازمان جەهانی بێداشت ئەو تعریفە کردیە کە سڵامەتی ڕەفاه و ئاسایشی ئینسان لە سێ بۆعدی جسمی و ڕەوانی و کۆمەڵایەتی ئەوە ناوی سڵامەتیە ناوی تەندروستیە دیارە واقعاً لە ئەو دەورەی کە ئێمە هەین کەسی کە ئەو سێدانە شتێ پێکەوە بێت واقعاً کەمێ سەختە هەم لە باری جسمی و هەم لە باری ڕەوانی و هەم لە باری کۆمەڵایەتیەوە بەڵام ئەوە نییە کە مەسەڵەن هەموو شتێک کە وا بوو کە حتمما کەسی ئڵقای پێکریا کە نەخۆشە خۆی بە خۆیشی ئلقاکە کە من نەخۆشم و ئەوەی پێتر پەککەفتوم و هیچێکم لێ نایت و ئەوانە لەناو ئێتر خۆی وەکو کەسێک بەوە بزانێ کە ئەو یەک نەفەرە کەسێکی نەخۆشە بەکاری هیچێ نایت ومانە من ئەگەر بە فەرز یەک دوو مۆردی بچک وەکو نمونە بێرمەوە بۆتان شاید کەمێ ڕاحەت بێت مەسەڵەن کەسێک هەیە فشاری خوێنی ها لەسەرەوە ئەم کەسا زانێ فشاری خوێنی هەیە دەوایش مەصرفەکات یانێ قرس و دەوا مەصرفەکات بەڵام هەر ئەم یەک نەفەرە خۆی ڕعایەتەکە پارێزەکە لەو خواردنگەرە کە تەسیراتێکی خراوی هەیە لەسەر فشارە خوێن فعالیت و فعالیتگەر بەدەنی خۆی ئەواتە سەرەوە هەروانە توانێت بێژی کە من کەسێکی سالمم یا ئەگەر لەبار کۆمەڵایەتی هەیە و کەسێک کە معلولە کەسێک کە ناتەوانیکی هەیە
بە فەرز ئەگەر دەوروبەری محیتێکی ئارام بۆی فراهەمکردێ ئەو کەساتانی ئەحساسەوەکە کە سڵامەتە بە فەرز ئەگەر یەک نەفەر لەبان ویلچێرەوە ناتوانێت ڕێگە کات و بڕواتە ڕێگە لەبان ویلچێرەوە بڕواتە ڕێگە ئەگەر بزانانی محیتێکی ئەمنیان بۆی دروست کردگە ئەتوانێت بە لە نهایت ئەمنیەتە ئەمبەر و ئەوبەرکە هەموو حرەکەتکردنی ئاسان بێ ئەو کەسە احساسی سلامەتیەکە یا ئەوەی کە بە فەرز کەسێکی ڕۆشندڵ بێ کە چاوبەری نابینێ ئەگەر هەر ئەوەی کە گۆچانێکی چرمک هابە دەستیە و شوێنگەرێکی بۆ دیاریکەن محیتەکانی من بتانێ مەسیرەکان خۆی ئەو کەسە ئەسن احساسی ناکە ئەوە یەکە ئەو شێوە کە چۆن ئینسانەکان دەخۆیانینەکەن لە مەبحەسی سلامەتی ئەگەڕێگە سازمانی جیهانی بێداشتیش هەر ئەو نەزەریە بوو کە واقعاً ئەو سێدانە کەسێکە سلامەتی هەم جسمی هەم ڕەوانی و هەم کۆمەڵایەتی بێت بە یەکە و واقعاً کارێکی سەختە. بینەرانی خۆشەویست بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی یەکەممان هیوادارم جێگەی ڕەزامەندی ئێوەی بێ تا هەفتەی داهاتوو بەرنامەی دووەم کە تێنەمە خزمەتتان ماڵاوایتان یەکەم ژیانێکی شاد و تەندروست بۆ هەمووتان بە ئاواتە خوازم هەر بژی